بله تماشاوان نجا دیروش بیوی آوایه بگمان پیش هات گرمن و هندێک جوان پێشهاتان دڵخۆشکردن ji ber ku hind pirsgirêkene pirsgirêkên ku 2014 em şên bêjîn deha şonda heta niha navbeyna Herêma Kurdistanê Bexda Semane lê bi hewlên Serêkwezîrên Herêma Kurdistanê Mesrûr Barzanî û hevdem Serêkwezîrên Iraqê Mihemed Şah Sudanî çareser dibin mîna hatina mûçexwerên Herêma Kurdistanê kumekê babet û pirsên din cihane Birêz Şaxewan Abdullah cêgirê serokê Parlemanê Iraqê niha li Bexdad gelmeye Kak Şaxewan em kate baş spas bo em derfete هەڵبەتە کە ئێمە لە کۆبوونەوەی هاوپەیمانی ئیداری دەوڵەت دەست پێ بکەین کە یەکەم جارێنێ کیروان بارزانانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وەکو جێگیری سەرۆکی پارتیکە هەڵبەتە پارتیەکێکە لە ئەندامانی کاڕی ئەو هاوپەیمانێت تێدا ئامادە بێ گەل و چی گوتراوە بەتایبەتی ئەو کێشە کەڵەکەبوانەی لە بینی بەغدا هەولێر ئەنی باسکراون ئەم جارە کە بە شێوەیەکی کۆنکریتی کێشە زاقەکان چارەسەر بکرێن زۆر سپاس بۆ جەنابتان و بە بینەرانی کوردستان 24 دیارە کۆبوونەوەی دوێنێ ئیتیلافی ئیداری دەوڵەت کۆبوونەوەیەک بتایبەت بوو بە سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا و هاتنی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ عێراق هەر لە مانگەیە و بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان جەنابیشان لەوێ ئامادە بوو و پێشوازیەکی گەورەی لێکرا لەلایەن سەرۆکی هێزە سیاسیەکان و خۆشحاڵی خۆیان دەربڕی بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی هەرێم لەو کۆبوونەوە شەبابەتی موچەی هەرێمی کوردستان بە دوور و درێژی شایستەدارایەکانی خەڵکی کوردستانیش باسی لێوە کرا هەم لەلایەن بەڕێز کاک نێچیروان بارزانی و هەم سەرۆکوەزیرانی عێراق و حزب و لایەنە سیاسیەکانی تریش بە ئامانشەوە باسی بابەتی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عێراقی شێکێکتر بوو لەو خاڵانەی کە بەجددی قسەی لەسەر کرا لە کۆی ئەم پرۆسانە پێویست بوو کە کۆدەنگێکی سیاسی هەبێت لەسەر کێشە ئەمنیەکان بە تایبەتی چونکە بەشێک لە سەردانیەکەی سەرۆکی وەزیرانی عێراق بۆ دەرەوە بابەتی سەر لە نوێ تەنزیمکردنەوەی عێلاقاتی عێراق لەگەڵ تەحالوفی دەولی لە ناویشیاندا ئەمریکا لە دوای شەڕی داعش حکوومەتی عێراق پێی وایە دەبێ جۆرێکی نوێ لە عێلاقە دروست ببێت لە دەرەوەی ئیتفاقی ئیتاری استراتیژی یا دەبێ بۆ ئیتفاقیە بچێتەوە بە شێوەیە کە جانبی عسکەری کاڵ بێتەوە یا کەم بێتەوە زیاتر بەرەو عێلاقاتی دوانی و عێلاقاتی نێودەوڵەتی و پەیوەندیەکانی ئابووری نێوان هەردوو لا بچن ئەمە پێویستی بە کۆندەنگی بووە لێ بەڕێز سەرۆکی هەرێم ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانی دا کە ئەوان تا ئێستا داعش بە مەترسیە زانن و لەگەڵ ئەوەن کە پەیوەندیەکی تەندروستە بێ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتەکانی تر و ناشکری ڕێی هیچ کەسێک لەسەر لایەنێکی تر فەرز بکرێت لەم بابەتە دەکرێت کۆدەنگیەک لەسەر ئەم پرسەکە پرسێکی مەترسیدار هەروە لەسەر پرسی ئەو بەنقانی کە لەلایەن ئەمریکاوە قراونەتە بلۆک کراون یاخود ئەوانەی کە ملاحەزەیان لەسەرە تەبعاً پێش سەرۆکوەزیران دووسێ تیمی وەزاری عێراق هەڕوا لە بواری نەوت لە بواری مالیە سەرۆکی بانقی مرکزی عێراقی وەزیری دارایی وەزیری نەوت ینی وەفدێکی باڵاچیەوە لەگەڵیشانە وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان یاوەری سەرۆکوەزیرانە بێ هەموو ئەمانە بە تێر و تەسەڵ مناقەشەی لێوەکرا کە لەوێ چی بگوترێ بۆی ئەو پەیامی سەرۆکوەزیران ئەیدا پەیامی لایەنێک نەبێ یاخود ئیتار نەبێ یا پێکاتێک نەبێ پەیامی هەموو عێراقیەکان بێ ئەو یەکێک بلە خاڵە سەرەکیەکان دواتریش بابەتی هاتنی سەرۆکوەزیرانی عێراق کە یەکەم جارەوەکو سەرۆکوەزیران سەرۆکۆمار سەردانی عێراقەکە پێشتۆکو سەرۆکوەزیران پێش 10 ساڵ هاتووە زیاتر نزیکەی 14 ساڵ بەلێ هاتووە بەڵام ئەم جارە یەکەم جارەوەکو سەرۆکۆمار دێت ئەوش کۆمەڵە پرسی پاکەکە و پرسی ئەمنی و پرسی ئابووری و خەتی سکک حەدید و کۆمەڵە پرس مناقشیان لێوەکرا بە تێر و تەسەر کە موقف لەسەر هەر پرسێک لەمانە چۆن بێت بامان شێوە سەرۆکوەزیرانە سەرۆک بابەتەش سەرۆکی هەرێمی کوردستانیش ڕێی خۆی دا و ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر ئەو بابەتە ڕوون کردەوە دوجار بابەتی شایستە و موچەی هەرێمی کوردستان هاتە باسکردن کە سەرۆکوەزیران عێراق باسی لەوە کرد کە بە سوپاسەوە لە دوای گفتوگۆیەکی دوور و درێژ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی لەگەڵ سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی گەیشتونەتە لێک تێگەیشتن و ئەو لەوێ باسی لەوە کرد کە دەمەوێت بەڕاستی کێشەی موچە چارەسەر بکرێت چونکە
جەنابتان دەزانن عێراق ئێستا ڕوبەڕووی حراجێکی گەورە بووەتەوە، یعنی هەر ناوەندێکی سیاسی دیبلۆماسی سەردانی عێراق دەکات، هەر شاندێک سەردانی عێراق دەکات، عێراق سەردانی هەر وڵاتێک دەکات، دوو پرسیاری جەوهەری لێ دەکرێت. یەک بۆ موچەی خەڵکی کوردستان نادەن، دوو بابەتی سەرۆک کۆما سەرۆک پەرلەمان بۆ لێ ناگەڕێن سونیەک ئەو مەنسەبە وەربگرێتەوە. ئەم بابەتە بابەتێکی محرجە. یەکێک لەو پرسانەی کە پرسێکی هاوکاری کرد کە ئەوان هەنگاوێن ناوە. بەڵێ یەکێکی لە کێشە سەرەکیەکان هەڵبەتە کێشی زۆر لەمە زیاتر هەیە، بەسا و کێشەی کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. هەڵبەتە خۆتەزانی پێشتر سەرۆکی وەزیرانی کوردستان مەسرور بارزانی سەردانی ئەمریکای کردووە لەگەڵ مەزنە بەرپرسانی ئەم وڵاتە کۆبووتەوە، یەکێک لە باسە گرنگەکان باسی موچە بووە. ڕۆلی سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی بنەڕەتی ئەم کێشەیە چۆن دەیدەدرێت گەل لەوێ و بێژگەلەوە فعلەن ئەم کێشە بە شوەیەکی کۆنکریتی چارەسەر ڕۆڵێکی یەکجار گەورەی بینی جەنابی سەرۆک وەزیران و پێداگیری ئەو لەوەی کە ئەو مافە دەستوریەی هەیەی وەکو سەرۆک وەزیرانی هەرێم و ئەو مافە دەستوریانی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت پارێزراو بێ. جا ئەگەر بڕیارێکی هەڵەش لایەن بەرداوا درابێت دەبێت چاک بکرێتەوە، ئەو هەڵەیە چاک بکرێتەوە و هەوڵە نێودەوڵەتیەکانی بەڕێز سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی چ لە ئەمریکا و چ لەگەڵ وڵاتانی ترا لەگەڵ ناوەندە جیهانیەکانە لەگەڵ نەتەوە یەکگرتووەکانە ئامانجی خۆی پێکاوە و نایشی شاردەوە سەرۆک وەزیران وتی من فشارێکی دەولیم لەسرە کە دەبێم کێشانە چارەسەر بکەم، کەواتە هەوڵە دەوڵیەکان بە ئامانج گەشتووە لە ناوخۆشە باسی لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریکی تەواوی حکوومەتی عێراق بۆ هەم بۆ بابەتی دیوانی ڕقابەی مالی بۆ بابەتی تەوتین و لەسەر بابەتی موچەش باسی لەوە کرد کە ئەوان حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەکەیان دەست پێ کردووە، تەوتینیان پێشتر کردووە و شتێکی زۆر باشیان ئەنجام داوە، بۆیە دەکرێت هاوکاریان بین بۆەوەی کە پرۆسەکە بێتە پرۆسێکی تەکاملی لە نێوان هەردوو لایە و ئەم پرۆسەیە بەردەوام بێ و زوو کۆتایی پێبێ و باسیشی لەوە کرد کە موچەی مانگی سێ بە کاملی ڕەوانە دەکرێت و بۆ ماوەکانی تریش هەوڵەدەن هیچ بەستێک نەمێنێ بۆی تەواوی لیستی موچەی فەرمانبەران و باسی لەوەش کردوتی فەرمانبەران، خانەنشین، شەهیدان، هەموو ئەمانە وتی دەبێ موچەکانیان زامن بکرێ و ماگانە بگاتە دەست موچەخۆران چۆن لە ناوچەکانی تر دەبێت لە هەرێمی کوردستانیش بەو شێوەیە بێت. کەواتە کاک شاخەوان ئەوەی جێگەی سەرنج ئەو فشارە دەولیە پێت وایە دەرئەنجامی چییە و فشارە دەولیە بەسەر حکوومەتی سودانی دروست بووە کە فعلەن کێشەی موچە چارەسەر بکات و ئەگەر باسی ئەوەش بکەین یا تعدیلکردنی یاسای بودجەکەی دێتە پەرلەمانی عێراق و کەی ئیش لەسەر دەکرێت ئەم پرسە. طبعاً وەک باسم کرد دووبارەیەکەمەوە هەوڵەکانی جەنابی سەرۆک وەزیران لە دوایین سەردانی بە تایبەتی بۆ ئەمریکا جێگای خۆی گرتبوو و ڕیسالەکە بە وازەحی گەیشت بوو و ئەو ڕیسالەیەش تەرجمە کرابەوە بۆ کردەیی لە نێوان ئەمریکا و لە نێوان حکوومەتی ئیتیحادی کە ئەم کێشەی موچە دەبێت چارەسەر بکرێت. چۆن چارەسەر بکرێت و ڕێگە چارەیانە کە ئێستا هەڵبژێردراون لە نێوان هەردوو بەڕێزان سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی ئیتیحادی کە بەو شێوەیە بەردەوام بێ و عملی تەوتین تەواو بکرێت. هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر هەموو ئامارەکانی بۆ ناردوون و هەموو قائمەی ڕەواتبی هەرێمی کوردستانی بۆ ناردبوون، تەنانەت دوایین جار بابەتی دەستگامنیەکانیش عیلاج بووە. ئەمە بەلایەنێکی ئیجابی باس کرد سەرۆک وەزیرانی عێراق کە ئەمە بووە لە بەرامبەریشە بە ئەمانەتەوە هیچ هێز و لایەنێکی سیاسی دژایەتی خۆیان بۆ ئەو هەنگاوی هەردوو سەرۆک وەزیرانی هەرێم و بەغداد دەرنەبڕی بە پێچەوانەوە دامی ئەوەیان کرد کە چه هێزە کوردیەکانی بەشداری ئیتیلافی داری دەوڵەت و چی هێزەکانی تر کە پشتگیری ئەوە دەکەن بابەتی موچە و بودجەی خەڵکی کوردستان کۆتایی پێبێ. بەڵێکمە باسی هەڵبژارتن بکەین هەڵبژارتنی پەرلەمانی کوردستان یەکێکە لە باس و خاسەکان کە لە ئێستاشدا بێگومان نوچەیەکی بەپەلە هەیە لەسەر شاشەی کوردستان 24 سەبارەت بە کوبوونەوەی یونامی لە گەلچاندی پارتی سەبارەت گیلەیەکانی پارتی کەواتە ئەم پرسە بەرەوکی گەیشتووە لە بەغدا. طبعاً ئەم پرسە تێبینیەکانی پارتی دیموکراتی کوردستان گەیشتە هێز و لایەنە سیاسیەکان و تێبینیەکان تێبینی جەوهەرین و لە دوای گەیشتنی تێبینیەکانی پارتی دیموکراتی کوردستان بەشێکی زۆر لەو هێزانە حەقیقیاندا بە پارتی دیموکراتی کوردستان کە شک و گومانەکانی لە جێی خۆیەتی لەلایەک پارتی خاوەنددارێتی دەنگدەری کوردستان ئەکات و لەلایەکیش ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان دیسان استقراری هەرێمی کوردستان دیسان لە ئەستۆی پارتیە.
پارتی یەکێک بۆ لەو هێزانی کە 2 ساڵە زۆر زەخت دەکات کە دەبێ هەڵبژاردن بکرێەوە. من جێگەی سەرۆکی پەرلەمانم جەنابی سەرۆک بارزانی زۆر تاکیدی دەکردەوە لە کاتی هەموارکردنی یاسای هەڵبژاردننی عێراق کە دەبێ ئەم کۆمسیۆنە کۆتایی نەیە تا و کاتی هەڵبژاردننی هەرێم ئەنجامەدرێەوە بە بەردەوام لەسەر خەت بوو. جەنابی سەرۆک بارزانی پەیوەندی دەکرد کە دەبێ ئەم کۆمسیۆنە تەمەنی درێژ بکرێتەوە تا و کاتەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کورسانەکە زۆر بەلایەوە گرنگ بوو. بەڵام لە دوای قەراری مەحکەمەی ئیتیحادی چوونە ناو هەندێک وردەکاریەوە وای کرد کە پارتی دیموکراتی کورسان بەو ئاقارە بڕوا کە دەبێ ئەو تێبینیانە چاک بکرێتەوە، چونکە تێبینی جەوهەری ناکرێتوە 400,000 کەس لە هەرێمی کورسان کاکا 120 ڕێژەی دەنگدەر دەنگ نەدات و کورسیەکان بە شێوەی دابش بکرێت لێدان بێت لە فرەیی و پێکەوە ژیان لە هەرێمی کورسانە کە ئێمە لە دوای یەکەم پەرلەمانی کورسانەوە تا ئێستا شانازی بۆکەین کە تورکمان و ئاشوری لە هەرێمی کورسان تەمسیلیان هەیە لە پەرلەمان. بۆچی لە پەرلەمانی عێراق تورکمان و مەسیحی نوێنەریان هەبێت لە هەرێمی کورسان نبێت کە ئەزمموی ئێمە لەوان درێژترەوە پێکەوە ژیان لەلای ئێمە قوڵترە. ئەم تێبینیانە هەم نەتەوەی گرتوەکان هەم لایەنی ئەقلیمی و دەولیش پیان وەرگردووەوە لە سەرخەتن بۆی کە معالەجەی و بابەتانە بکرێت گینا پارتی بە هیچ شێک لە دژی هەڵبژاردنە تاکە هێز بووە کە لەگەڵ هەڵبژاردنە 2 ساڵە داوا هەڵبژاردن بکرێت. بەڵام هەڵبژاردنێک تۆ پێشوەختە بڵێ پارتی 40 کورسی بێ بڵێ 70 کورسیش بۆ پارتی پێشوەخت پارتی بۆ ڕازی نیە. ئەگەر خەڵکی تر کورسیەکانی پارتی دەستنیشان کە بە 70 دابنا پارتی ڕازی نیە، پارتی دێ کورسیەکانی دەنگدەری ڕاستەقینەی خەڵکی کورسان بێ. خەڵکی کورسان دەنگی بە چه هێزێکدا دەبێ ئەوە نوێنەرایەتیەوان بکات لە پەرلەمان نەک لەوەی لە وڵاتێکەوە لە شوێنێکەوە لە جێگایەکەوە کورسیەکانی پەرلەمانی کوردستان تهدید بکرێ. ئەم ملاحەزانە ملاحەزاتی جددین لایەنی تەکنیکی تایە، بابەتی هەیە قەزایی هەیە، لێدانە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی طعن لە ئەنجامی انتخابات. ئەمانە هەموو کۆمەڵێک پرسن کە دەکرێت چارەسەر بکرێن. ولی زۆر سپاس برێز شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقی لە بەغداد گەلمە بوو. گەلێکی سپاس شەوێکی خۆش.